خۆپیشاندانەکانی عێراق بەردەوامن و سەرۆکوەزیرانی عێراقیش لە پەیامێکدا چەند بەڵێنێک بە خۆپیشاندەران دەدات. عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق لە پەیامێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند داواکاریەکانی خۆپیشاندەران بۆ دژایەتی گەندەڵی و دابینکردنی هەلیکار و خزمەتگوزاری ڕەوان لەگەڵ خۆپیشاندەرانیش پەیوەندیان هەیە و پێکەوە کار بۆ ئەنجامدانی دەکەن. لە بەشێکی دیکەی وتارەکەیدا عادل عەبدولمەهدی ئاماژەی بەوە کرد لە ڕێگەی پرۆژەیەکەوە موچە بۆ هاوڵاتیانە دەبڕنەوە کە سەرچاوەی داهاتیان نییە، دەستیشان بە دابشکنی زەوی بۆ ئەو کەسانە کردووە کە سودمەند نەبوونە. لە ڕێگەی پرۆژەکانی شەوە هەلیکار بۆ خاوەن بڕوانامە بەرزەکان دەڕەخسێنن. پەیامەکەی عادل عەبدولمەهدی خۆپیشاندەرانی ڕازی نەکرد و دوای پەیامەکەشی خۆپیشاندان لە بەشێک لە شارەکانی عێراق بەردەوام بوو. مەرجعی باڵای شیعەکانیش داوای چاکسازی ڕاستەقینە لە سێ سەرۆکایەتێکە و پێکەنانی لیژنەیەک لە دەرەوەی دەسەڵات بۆ وەڵامدانەوەی داواکاریەکانی خۆپیشاندەران دەکات. ئەحمەد ئەلسافی نوێنەری عەلی سیستانی مەرجعی باڵای شیعەکانی عێراق لە وتاری هەینیدا لەبارەی داواکاری خۆپیشاندەرانەوە ڕایگەیاند پەرلەمانی عێراق بەرپرسیارەتی گەورەی دەکەوێتە سەرشان و فراکسیۆنە گەورەکان کە سەرچاوی دروستنی حکومەتن گەر بەرنامەی کاریان نەگۆڕن و گوێ بە داخوازیەکانی گەل نەدەن بۆ چاکسازی ڕاستەقینە ئەو کات لارزی واقعیدا هیچ شتێک بەدی ناکرێت و دەسەڵاتی دادوەریش بە ڕۆڵی خۆی لە دژایەتی و بەرەنگاربوونەوەی گەندەڵی هەڵنەستاوە. ومكافحة الفساد. نوێنەرەکەی عەلی سیستانی ئاماژەی بەوەش کرد لەسەر حکومەت پێویستە باوستنی کات ئەرکەکانی خۆی لە دابینکردنی هەلیکار و خزمەتگوزاری پێویست جێبەجێ بکات و لە دامەزراندنیشدا لە پشپشکێنەی حیزبی دوور بکەوێتەوە. ئەحمەد ئەلسافی ئەوەشی خستەڕوو بۆ وەڵامدانەوەی داواکاریەکانی خەڵک دەبێت لیژنەیەکی پسپۆر لە دەرەوەی دەسەڵات پێک بهێنرێت کە پێشتریش لە خۆپیشاندانەکانی مانگی تەمووزی ئەمساڵ هەمان داواکاریان هەبووە. هاوکات بۆ تاوتوێکنی داواکاری خۆپیشاندەران سەرۆکۆماری عێراق و سەرۆکی ئەنجومەن نوێنەرانی عێراق کۆبوونەوە. دوای کۆبوونەوەکەیان بەرام ساڵح و محەممەد حەلبوسی جەختیان لە وەڵامدانەوەی ڕاستەوخۆی داواکارەکانی خۆپیشاندەران بۆ دابینکردنی هەلیکار و خزمەتگوزاری و ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی کردەوە. لە لایەکی ترەوە لە کاردانەوەی بەردەوامی خۆپیشاندانەکاندا موختەرا سەدر داوای لاوەپەیمانی سایڕون کرد کارەکانی لە پەرلەمانی عێراق هەڵپەسێرێت. موختەرا سەدر ڕێبەری ڕەوتی سەر لە نامەیەکدا داوا دەکات تاوپەیمانی سایڕون سەرجەم کارەکانی لە پەرلەمانی عێراق ڕابگرێت تاوکاتی پرۆگرامێکی حکومی دادەڕێژێت کە گەل و مەرجعیەتی باڵای شیعەکانیش لەسەری ڕەزامەند بن. ماوەی 4 ڕۆژە خۆپیشاندان لە پارێزگای بەغدا و چەند شارێکی دیکەی عێراق بەردەوامن و داوای هەلیکار و دژایەتی گەندەڵی و دامەزراندن دەکەن. بەپێی ئامارەکانیش خۆپیشاندانەکانی زیکەی 50 کوژرا و 1329 برینداری لێکەوتۆتەوە و 272 کەسیش دەستگیر کراوە.